من خاوەن 4 مناڵم وا لە کرێ خانوم 3 مناڵ لە مناڵەکانم نەخۆشن یەکێکیان نەخۆشی ئەم نەخۆشی خراپەکەیە یەکشیان دڵی زعیفە و 3-8میان خوێنی داهابەزێت خۆشم دوو جا جەڵدەی مێشکرایەتی لێم وا پیاوەکەشم عەمەلیاتە باری ئەمورمان زۆر یان ناجێگیرە هەرچێکین ئەمورمان بچێتە ڕێوە ناچێتە ڕێوە وا لە کرێخانووی 3 مانگە کرێخانوومان نەداوە هەرچیش تمەت نائەی ماڵە هەیە هەموو خێرەمەن و خێرخوازاوردێتی خەڵکاوردێتی وڵا ژیانم 15 ساڵ ئاوایە 15 ساڵ هەروە نەبوونەیەوە مەسەر بەڵام ئەوەی ڕاستی ساڵێکە ژیانم زۆر ناڕەحەتە چکە بە نەخۆشی مناڵەکانم نەزانیە خۆم ئەوە هەر لە ژێر بارودۆخ دەوا و دەرزیم خۆم خسەتە ئەولا بۆ ئەم مناڵانە ئەو باوکیانە 9 ساڵ عەمەلیاتیکە یەک ساڵ یان یەک جارڕۆیمانم ڕاجعی دکتۆرمان کردە هیچ ئەمورێکمانەوە ڕێوە ناچێت خەڵک هەموو شتێکمان بۆ تێرە فەرشە خواردنە نانە کەلپەل مناڵە هەموو خەڵکەی تێرێت نە زۆپەیەک نە نەفتێک نە وەڵا هیچمان نییە نەخوا خۆی ئاگدارە نە غەسالەیەکم هەیە جلی تیا بشۆم خۆم لە 2012 مەوعد عەمەلیاتمە بەخوا ناتوانم یەک جل بشۆنم بەخوا 15 ڕۆژ وا هەیە من دیناری نێو دەست ئەو مناڵانەوە بیدەم بەخوای گەورە هەر ئەو پیاوە 250,000 ئەویشە پەڕاشە وەری ئەگری نازانم چی بیدەم نازانم عیلاجەوە عیلاج خۆم بەخوا ئەیتێرم وە قەرزەی تێرم عیلاجەکانم لە لای بێژە و کاک جوامێرەیە لە ڕکنەکەمان وە قەرز بەخوا 65,000 پارەی لەسەرمە بەخوای گەورە ئەمە مەوعدێتی بیوم بۆ لای دکتۆر تەرزە لە سلێمانی پارەم نییە بیوم ئەم کوڕە بچکەکەمە ئەوە کە دڵی زعیفە لاوە مراجع دکتۆر سۆرانم هەموو جا دکتۆر سۆران خوا لێ ڕازی بێەوە بەلاش وەڵە بمان مراجعی پارەی شتی لێ مەسێنن ئەو عیلاجمان بۆ ئەکات پیاوەکەشم خۆی مراجع دکتۆر عەبدولواحیدە لە سلێمانی بەخوا ئیمکانێت یەک وەرەقەی 25,000 نیمە بیوم ئەوش عەمەلیاتە هەموو جارێ بڕۆین لە 2 مانگ 3 مانگ جارێ مراجعی بکاتەوە ئەو فەتح سەدریان بۆی کردە حکومەت ئەگەر سێرێک دوانۆ گێمە بکە بەزەیوە ئەو بەزەیوە چ فەقیرێکەتیە ئەوە ماڵێ وەک من خاوەن 4 مناڵم خەڵک جلبەر بکاتە بەر مناڵم حکومەتێ وا گەورە و گران خاوەن نەوت و خاوەن مەعاش نیای بێت و ئەی ماڵ ئاوا بێ دینارێک بێ پارە بێ کشتی نەخۆش بکەوێت و کە ئەمور ئەوە نێوێ بڕوات عیادەیەک بکات وەڵڵا من خۆم ئەو ڕۆژە ڕۆیمەتە عیادا خوا ئەیزانێ لەبان سەر موسڵمانێک 25,000 داوە پێم ڕۆیمەتە عیادەکە 15 داوەتە وەرەقەکە 5,000 ماوە منوها خۆم لە 2012 مەوعد نەشتەگەریمە ئەی نەشتەگەری عیلاجی گەرەکە وەڵا داواکاریمان لە حکومەتەوەتانێ ئاورێکمان لێ بداتەوە شتێکمان بۆ بکات با ئەم ژیانە ئاڵۆزە لە کۆڵمانە بێت ئەنی ماڵێک من 6 نەفەرین کە مشتی ئاردە ماڵمانە نەوێت مشتێ برنج لە ماڵمانە نەوێت کە ماڵێک وهانە ئیساتەکەی باردەخۆڵا من غەسالەیەکم نێ جلی پێ بشۆرم بەخوای گەورە غاز وە قەرزە تێرم ئێستێشە 21,000 کابرای خاوەن غاز لامە ئەمە 2-3 جارە داوای کەژم وەڵڵا نیمە